نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. پێگەیاندنی مرۆڤەکان و ڕەوشتی گشتی پەروەرشیاریەکەی. بەر لەوەی بچینە سەر تایبەتمەندی پەروەردەیی لە لای پێغەمبەری خوا، پێمان باشە ڕاوەیەکی پوختی ئەم ئاەتە بکەین کە تیشک دەخاتە سەر بابەتەکەمە، چونکە بەبێ زانینی ئەم هەلومەرجەی پێغەمبەری خوا تیایدا بووە و ئەوەش کە مرۆڤەکانی لە چه ئاستێکەوە بۆ چه ئاستێک بەرز کردوێتەوە و لە کۆمەڵەی پەروەردەدا تواندوێتیەوە، مەحاڵە بە تەواوی مانا درک بەو لووتکەیە بکەین کە لە ئامادەکردن و پێگەیاندنی نەوەکاندا پێی گەیشتووە. هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. هەر ئەو زاتەیە لەناو خەڵکێکی نەخوێندەواردا پێغەمبەرێکی لە خۆیان ڕەوانە کرد. ئاەتەکانی قورئانەکەی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە و دڵ و دەروون و ڕواڵەت و ئاشکرا و نادیاریان پوختە دەکات، فێری قورئان و دانایی و شەریعەتیان دەکات. بەڕاستی ئەوانە پێشتر لە گومڕایی و سەر لێ شێواویەکی ئاشکرادا گیریان خواردبوو. هەندێک لە وشانەی لە ئاەتەکەدا هاتوون زۆر سەرنجڕاکێشن. سەرەتا بڕگەی هو الذی بەڕاناوێکی نادیار دەست پێ دەکات، چونکە مرۆڤی ئەو سەردەمە خوایان نەدەناسی، خوا بۆ ئەوان لە حوکمی نەبووندا بوو. پەنا بەخوا مرۆڤگەلێکی نەزان و دەشتەچی و دوور لە شارستانیەت بوون، تەنانەت خوا لە دڵ و دەرونیاندا لە شێوەی ئەویشدا نەبوو، واتە وەک زاتێکی نادیار و سێیەمیش نەیان دەناسی. جابۆیە ئاەتەکە لە سەرەتادا سەرنجمان بۆ ئەوە ڕادەکێشێت کە بەهۆی بێهۆشیان واتە بەهۆی تاریکی ماهیەت و ناخیان کە ئەویش دەگەڕێتەوە بۆ دووریان لەخوا نەگەیشتونەتە ئەو ئاستەی ببن با دوێنرا و یاخود خاوەن گوفتار. دواتر دەڵێت نەخوێندەوارەکان خەڵکانێکی نەخوێندەوارن، نەدەزانن کتێب چییە، نەزانست، نەخوا دەناسن، نەپێغەمبەر، کۆمەڵێکی نەخوێندەوار، کۆمەڵێکی سەخت و دژوار کە چاوەڕێی هیچ خێر و چاکەیەکیان لێ نەدەکرا، کەچی خوای گەورە حەزرەتی موحەممەدی خاوەن ئیرادەی ناوازە و ڕۆحی مەزن و دڵی نیانیان بۆ دەنێرێت و لەو بارستە بێبەهایانەی کە هەر وەک بێگانەکان وابوون کەسانێکی بلیمەت و دانسقەی وەها بەرهەم دەهێنێ کە لە توانایاندا بێت مرۆڤایەتی ببن بەڕێوە. لەلایەکی ترەوە سەرباری ئەوەی خوای گەورە لە هەموو شتێک زیاتر بایەغ بە کتێب و قەڵەم و خوێندنەوە دەدات، کەچی ئەوان لە هەموو شتێک زیاتر لەو شتانەوە دوور و تەرابوون کە خوا بایەخی پێدا بوو. منهم نێردراوێک لە خۆیان واتا لە خۆیانە. بوونی پێغەمبەر لەوان تەنها لەو ڕوانگەیەوەیە کە شارەزای کتێب و خوێندنەوە نەبووە. ڕاستە پێغەمبەری خوا لە سەردەمی نەفامیدا ژیاوە، بەڵام ئەو هەرگیز لە گرۆی نەفامان نەبووە. لەو ڕۆوە کە داخراو بوو بە ڕووی نووسین و خوێندنەوەدا ئەو یەکێک بوو لە ئەوە، هەردەشبوو بەو جۆرە بێت، چونکە خوا دەبووە فێرکاری ئەو. لە زانستی بێسنووری خۆی فێری دەکرد و پێغەمبەرەکەی خۆی کە پەروەردە و فێرکاری نەبینیوە لەوان جیا دەکردەوە و پەروەردەی دەکرد و دەیکردە فێرکاری تێگڕای گەلانی نەخوێندەوار. يتلو عليهم آياته ويزكيهم پەیتا ئاەتە ڕوون و ڕەوانەکانی بەسەردا دەخوێنەوە و بۆی ڕاوە دەکردن. هەروەها لە ڕێی پەروەردەکردنیانەوە بەرەو ئاسۆی ڕۆحانی بوون و کەماڵاتی مرۆڤی ئاراستە دەکردن و دەیویست بیان کات بە مرۆڤی ڕاستەقینە. بەڵێ لەلایەکەوە بە فێرکردنی کتێب و لەلایەکی تریشەوە بە پەروەردەکردنیان بەردەوام عەرشی کەماڵاتی مرۆڤانەی پیشان دەدان. وَإِن كَانُوا مِن قَبْلُ لَفِي ضَلَالٍ مُبِينٍ. ئەگەرچی پێشاتنی پێغەمبەر لە ناو نەفامی و سەر لێ شێواوی و گومڕاییشدا نەغڕۆ ببوون، پەروەردیگار پوخت و پاڵفتەی دەکردن. بەڵێ هەموو ئەمانەی بەدەستی نێردراوێکی نەخوێندەوار ئەنجام دەدا. لێرەدا مەبەست لە فێرکردنی کتێب قورئانی پیرۆزە، وەک چۆن ئەم کتێبە لە ڕابردوودا دەستی کۆمەڵێکی گرت و بەڵندی کردنەوە بۆ پلەی مرۆڤایەتی، هەر بەو جۆرەش لە داهاتوودا بەرەو ڕۆشنڕێکانی ئایندە دەگەیەنێ بە بەرزترین پلەی کەماڵات. هەموو ئەو هزر و بیرانەی لەم ڕۆداوا دەزانرێت دانسقە و ناوازن بە وێنەی مۆمی لە بنهات و یەک دەکوژێنەوە و نامێنن،
ئەویش دەبێتە ئەو تاکە کتێبەی کە دەستنیشانکراوی ئەوەیە لە مەملەکەتی خۆرەکاندا بەسەر جەمخۆرەکانی بڵێ ئاوا مەبن من هەم لە ئاسۆی جیهاندا تەنها بەیداخی ئەو دەشەشێتەوە و تەواوی نەوەکان زنجیری کۆت و بەندی گردنیان دەشکێن و بەرەو ئەو دەکەونە پرتاو. هەر لە ئێستاوە سەرەتاکانی ئەو پرتاوە دەرکەوتووە، ئەوە ئیمپراتۆریەتی ڕووس و ئەوەش چین. گەردە ساڵ پێش ئێستا ئەو شتانەتان ببیستایە کە هەنووکە ڕوودەدات گومانتان دەبرد خەیاڵ بێت. دەی ئێستا کە بڕوانن ستەمکارە داپلۆسێنەرەکان چۆن دەڕوخێن و بە چ شێوەیەک ئیمپراتۆریەتەکان یەک لە دوای یەک تلۆر دەبنەوە و چۆن قورئانیش سەرباری هەموو شتێک هاوشێوەی پشکۆی ژێر خۆڵەمێش دەگەشێتەوە. ئەوە تا جیهانی مەزنی یەکتاپەرستی سەر لە نوێ زیندوو دەبێتەوە، وێڕای ئەو هەموو زوڵم و چەوساندنەوە و خۆسەپێنیەش کەچی ئەوە تا ڕۆحیەتی ئیسلام بە هەموو تازەییەکەیەوە خۆی بە تەواوی دنیا دەناسێنێت و ناخەکان کەمەندکێشی خۆی دەکات. بەڵێ مانایەکی دیکەشی ئەوەیە بۆ ئەوەی ڕەوانەکراوی خوا لە ژێر شەبەنجی نورپەخشی ئەم کتێبەدا دەرونی گەلەکەی ئاراستەی چەمکە بەرزەکان بکات، واتە بۆ ئەوەی بەرزیان بکاتەوە بۆ ئینسانیەت و لە ڕێگەی پەروەردەی ئینسانیەوە ڕوویان وەربچەرخێنێت بەلای ئەو ڕێگایانەی دەیانگەێنێتە کەماڵ، هەروەها بۆ ئەوەی ڕێگاکانی ئەو میعراجەیان پیشان بدا کە خۆی بۆی بەرز بووەتەوە و ئەوانیش بە ڕۆح دەتوانن بیکەن. لەبەر ئەوەش کە دەستی هەمووان بگرێت و میعراجیان پێ بکات بەرەو قوڵاییەکانی ڕۆح و دڵ، خوای باڵادەست پێغەمبەرە پەیە بەرزەکەی خۆی فێری کتێب کردووە. اینجا با ئومەتەکەی لەوە و پێش لە گومڕاییشدا بووبن، ئەوەندە بەسە خاوەنویستی ڕەهاویستی لەسەر بێت، چونکە هەر ئەوەندەی ئەو ویستی لەسەر بوو خەڵوز دەکات بە ئەڵماس و خۆڵیش دەگۆڕێت بۆ زێر و ئاڵتون، ئەوە تا خاوەن ڕوحە خەڵوزیەکانی کردووە بە ئەڵماسی گەش و درەوشاوە. بەڵێ ئەو نەوە زێڕینەی چاخی ڕۆشنایی کە لەوەوە هاتە مەیدان و ئەمڕۆ بە هەموو بریسکە و درەوشاوەیەکەیەوە ئاوی چاوان دەبات. بەڵێ ئەوە کار و ویستی خوایە و لە سەردەستی پێغەمبەرە گەوهەر ئاساکەی ئەنجامی داوە. بۆیە لە سۆنگەی ئەو ڕاستیەوە دەتوانین بڵین ئەو کەسەی بەشەریەتی بۆ پلەی مرۆڤایەتی و کەماڵاتی مرۆڤانە بڵند کردەوە حەزرەتی موحەممەد موستەفایە. لە پاشەویش مرۆڤەکان بە هەر باڵێک لە باڵەکانی ویلایەت، تەسەوف، تەزکیە، چاکە و لە خواترسان یاخود قوربەت بۆ هەر جێیەک باڵیان گرتە بێت بەیداخەکەی حەزرەتی موحەممەد موستەفایان لەو جێیەدا بە شەکاوەیی بینیوە، پێیان نابێتە هەر شوێنێک بینیویانە پێشتر حەزرەتی موحەممەد بەو شوێنەدا تێپەڕیوە. ئیتر ئەوانیش بەدەم وتنەوەی باریکە اللهوە دەستە و نەزەر لە حەزوری داوەستاون لەمە و دواشار دەوەستن. ئەوە بۆ خۆی هەڵەیە گەروا تێبگەین کە پەروەردەی پێغەمبەر تەنها بریتی بۆ لە تەزکیە و باڵفتەکردنی دەروون لە چڵک و چەپەڵیەکانی، چونکە ئەو بە کۆڕێسایەکی پەروەردەیی گەردوونیەوە هاتبوو، ڕاگەیەنەری پەیامێک بوو سەرجەم دڵ و ڕوح و عەقڵ و دەروونەکانی بەرەو ئامانجی بەدی هاتنیان دەدایە بەر. بەڵێ حەقیقەتە گەردوونیەکانی قورئانی شەمان ئەم ڕاستیە دەردەبڕن، ئەوە تا گرنگی بە عەقڵی مرۆڤەکان دەدات و گوڕ و تینی دەداتە بەر. ئەوجا بە گۆڕینەوەی بە عەقڵێک کە لەژێر ڕۆشنایی تەوحیددا هەنگاو دەنێت و ئێمە بە عەقڵی سروش ڕەهەن ناوی دەبین، دەیگەیەنێتە کۆتا خاڵ، پاشان دێتە سەر ڕۆح و زۆر لە پێش ئەوانەوە کە تەنها کار لەسەر پەروەردەی ڕۆحی دەکەن ئاراستەی چەمکە بەرزەکانی دەکات. اینجا دڵ دێت و ئەم دڵە لە قەتپاڵە بەهەشتیەکانی ئەو جیهانانەدا دەگەڕێنێت کە بە تاسەوەیەتی، بە هەمان شێوە ئاور لە هەست و لایەنە ناسکەکانی ئەم ئینسانە دەداتەوە و بەرەو بڵندی بەرزەفڕیان دەکات. لەو جێشدا کە خەیاڵ پەچی دەکەوێت بە هەست و لەتیفەکانی دەیانگەڕێنێت، هاوکات لەگەڵ بەرزکردنەوەی شاگردەکانی لە ڕووی ڕۆحی هەستەکانیانەوە دەرگای سەرجەم دامەزراوە ئابووری و کۆمەڵایەتی و کارجێڕی و سەربازی و ڕامیاری و زانستیەکانیشیان بەڕوو داواڵا دەکات و کامەڵترین بەڕێوەبەر و هەڵبژاردەترین ئابووری ناس و سەرکەوترین سیاسەتمەدار و بلیمەتترین سەرکردەی سەربازیان لێ بەرهەم دەهێنێت. بەڵێ پێغەمبەری خوا بە پەیامێکی جیهانیەوە هات و وانەی ئابووری و کارجێڕی و پەروەردە و فێرکردن و دادوەری و مافی دەوڵەت و گەلانی وتەوە. بە کورتی ئەو پەیامەی هێنای بە شێوەیەکی پوخت و ئاماژەدار سەرجەم پێشکەوتنەکانی ئەمڕۆی لەخۆ گرتبوو. بەڵێ خۆ ئەگەر لەمڕۆدا لە بەشێکی ئەو تێڕوانینە پەروەردەیە گشتگیریەدا کە پەیڕەوی کردووە و پێشکەشی مرۆڤایەتی کردووە کەم و کورتێک هەبوایە ئەوسا مەبەستی هاتنی بە تەواوەتی نەدەهاتە دی، لە کاتێکدا ئەو خۆی فەرموویەتی هەموو ئەو پێغەمبەرانەی تاوەکو ئێستا هاتوون هەریەکەیان بەشێکی ئەم تەلارە ناوازەیان تەواو کردووە، بەڵام لە شوێنێکدا کە لێنێک مابووە کە دەبوایە تەواو بکرایە، ئەوەی بەوێدا گوزەری دەکرد دەیوت
داخوام تەلارەکەی تەواو دەبێت. ئەوجا دەفەرموێت دەی ئەوە منم کە تەواوی دەکەم، بەهاتنی من تەلارەکە تەواو بوو. قورئانی پیرۆز لەم بارەیەوە سەروەرمان پشتڕاست دەکاتەوە و دەفەرموێت اليوم أكملت لكم دينكم ئەمڕۆ ئاین و بەرنامەکەتانم بە کۆتایی گەیاند. واتە هەموو ئەو پێغەمبەر و بۆ خوا سوڵحا و بەندە بژاردانەی کە تا ئێستا هاتوون وتویانە ئەم تەلارەکەی تەواو دەبێت. منیش تۆم کرد بە تەواوکار و وەک کامڵکاری تەلارەکە ڕەوانەم کردیت. ئەوە تۆی تەواوی دەکەیت و دەیگەیەنیتە پایان. چۆن من بەم ئاینە ڕازیم، ئاوەهاش لەسەر کۆمەڵە بنچینە و بنەمایەک دامڕشتووە هەموو کەسێک لێی ڕازی بێت. بەڵێ پێغەمبەری خوا بۆ ئەوە هاتووە ناتەواویەکان تەواو بکات. لەبەر ئەوە ئەوانەی بەدوای کەم و کورتی و ناتەواویەکدا دەگەڕێن لەو پەیام و بنچینانەی هێناویەتی وا باشترە سەرقاڵی سۆراغی ناتەواوی و بۆشی مێشک و ڕۆحی خۆیان بن. ئەو تەواوکار و کامڵکار و چاکساز بوو، سەرجەم خوار و خێچیەکانی چاک دەکردەوە و کەم و کورتیەکانی تەواو دەکرد و ئەو شتانەشی کامڵ دەکرد کە تاوەکو ئەو ڕۆژە تەواو نەکرابوون، لە ڕاستیشدا تەواوی کرد. گەورەی پەروەرشیارێک لەم بوارانەی خوارەوە دەبینین. بەرزکردنەوەی ڕۆح و نەفس و ژیری یەکێک لەو لایەنانەی کە مەزنی پەروەردەکار و ڕابەرێکمان پیشان دەدات گەیاندنی ڕۆح و نەفس و عەقڵی پەیڕەوانیەتی بە کۆتاخاڵی بەرزبوونەوەیە. مێژوو شاهێدە کە حەزرەتی موحەممەد بە پشتیوانی و کۆمەچی پەروەردیگار سەرکەوتوو بۆ لەم کارەدا. بەڵێ ڕۆح و نەفس و ژیری قوتابی و پەیڕەوانی تا دواهەمین ئەو شوێنەی لە توانایاندا بووە پێی بگەن بەرز کردوێتەوە و لەوێدا گەڕاندوونی. لە قورئاندا باز لە دەرونی بەدخواز دەکرێت، ئەو دەرونەی لە ڕێی ئەو جڵەوەوە کە لە گردنی مرۆڤی توند کردووە بۆ کوێی بوێت ڕای دەچێشێت و بەردەوام لە ژێر فشاری خۆیدا دەیهێڵێتەوە. بەڵێ دەیهێڵێتەوە و دەبێت بە باڕستەیەک لە گۆشت و خوێن لە کاتێکدا لە ڕێی هەست و هزریەوە دەیتوانی ببێت بە مرۆڤێکی ڕۆحزیندوو. ئەوە تا حەزرەتی یوسف لە دەست ئەم دەروونە بەدخوازە پەنای بەخوا گرتووە و وتویەتی إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. بەڕاستی نەفس ئەگەر بە نووری خواناسی ئاوەدان نەبێت زۆر فەرماندەرە بە گوناه و هەڵە و تاوان مەگەر نەفسێک کە پەروەردگارم ڕەحمی پێکرد بێت. نەفس لە خودی خۆیدا فەرماندەرە، بەڵام دەکرێت لەم کەندەڵانەی کە هەر دەڵی دەریای مردووە قوتاری ببێت و قۆناغ بە قۆناغ بەرەو لووتکەکان بەرز ببێتەوە. قورئان لە جێیەکدا ئاماژە بەم حاڵەتانەی نەفس دەکات و دەفەرموێت يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية. شایانی باسە بە ئیمانداری سەرفراز لە سەرەمەرگدا دەوترێت ئەی خاوەنی دڵ و دەرونی پڕ لە ئارامی، ئەی ئادەمی زادی ژیر و هۆشمەند کە لە تەمەنی کۆتایی دنیادا پەروەردگارت ناسی و بە جوانی دەتپەرست، بگەڕێرەوە بۆ لای پەروەردگارت کە تۆ لەو ڕازیت و ئەویش لە تۆ ڕازیە. هاوکات قورئانی پیرۆز ئاماژە بە جۆرێکی دیکەی نەفسیش دەدات کە ئەویش ئەو نەفسەیە لە چوارچێوەی ئەمارە هاتووەتە دەرەوە و بووە بە نەفسێک کە لە خۆی دەپرسێتەوە، تەنانەت لەو ڕوانگەیەوە کە تا ڕادەیەگەم حاڵەتەی پێپەسەندە سوێن بە نەفسی لوامە دەخوات و دەفەرموێت ولا أقسم بالنفس اللوامة. سوێن دەخۆم بە ویژدانی زیندوو و نەفسی ڕەخنە لە خۆگر کە لۆمەی خۆی دەکات. هەروەها نەفسی سافیە واتە نەفسی پوختە و پاڵفتە بوش هەیە. ئەمە سیفەتێکی تایبەتە بە مقەڕەبین. ئەربابی ئەم سیفەتە هێندە ساف و ڕوون و بێخەوشن، ئەوەی تەماشایان بکات وەک بڵێ خوای گەورە دەبینێت و تەماشای ئەو دەکات. نەفسی حەزرەتی موحەممەد مستەفا ئالەم جۆرە نەفسەیە، هەر ئەویش نەفسی زۆرێک لە خاوەن لێهاتنەکانی لە چوارچێوەی پلەکانی خۆیان و ئەوەندەی کە تواناکانیان دەستی دابێت کردووە بە نەفسی سافیە. بەڵێ پێغەمبەری خوا لە ڕێی پەروەردە و تەزکیەوە بەرزترین ئەو ئامانجانەی پیشانی نەفسدا کە دەتوانێت پێیان بگات، بە پشتیوانی پەروەردگاریش بەرەو ئەو ئامانجانە بەرزی کردەوە. ئەمەش بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە ئەو سەروەرە لە پەروەرشیاریشدا هاوتا و هاوشانی نییە. وەختێک لە سۆنگەی ئاراستەکردنی ژیری و نەفسەوە بەرەو کۆتە ئامانجەکانیان
تەماشایەکی سەردەمە هەڵبژاردەکەی حەزرەت دەکەین بۆمان دەردەکەوێت کە پەیامە پەروەردەییەکەی ئەو زاتە هیچ لایەنێکی